لە سلێمانی ساڵی نوێی خوێندن لە بەردەم فەوتاندایە. وەرزی یەکەمی خوێندن دەخرێتە بری وەرزی دووەم. دوایەوەی 2 هەفتەیە مامۆستایانی مانگرتو و لە سلێمانی بەردەوامن لە مانگرتن. ئەمڕۆ بەشێکی چین و توێژەکان بۆ پشتگیری ئەوان دوکان و بازاڕیان داخست و چوونە لای خۆپێشاندەران. مامۆستایانی ناڕازی و مانگرتو داوای تەوتینی موچەکانیان دەکەن. ئەمە جگەلەوەی داوای موچەی مانگی 12 و دەستپێکردنەوە بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و دابەشکردنی شایستە داراییەکانیان لە کاتی خۆیدا دەکەن. لەم نێوەندەشدا 2 مانگە دەرگای 2000 قوتابخانە لە سنووری سلێمانی داخراوە. چارەنووسی ئەم ساڵی خوێندن لە سلێمانی لە بەردەم مەترسیدایە و تا ئێستا حکوومەت و وەزارەتی پەروەردە و لایەنی پەیوەندیدار وەڵامێکی کەوتووی مامۆستایانی مانگرتویان نەداوەتەوە. بەپێی زانیاریەکان نزیکەی مانگێک خوێندنی وەرزی یەکەمی ئەم ساڵ ماوە. بەڵام لە سلێمانی ئەگەر دەوامی قوتابخانەکانیش دەست پێ بکرێتەوە ئەوە قەرەبووی ماوەی فەوتاوی دەوامی قوتابخانە ناکرێتەوە. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی پەروەردە ئەگەر تا 2 هەفتەی داهاتوو بایکۆتی دەوامی قوتابخانەکان نەشکێت ئەم ساڵی خوێندن دەفەوتێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیەش تەنها بژاردە ئەوەیە کە وەرزی یەکەمی خوێندن وەک وەرزی دووەم لە خوێندنگاکانی سلێمانی هەژمار.